زینب کەناتی ناسراو بە هەڤاڵسیلان لە ساڵی 1972 لە گوندی ئەڵمانی سەر بە شاری مەلاتەی باکووری کوردستان لەدایک بووە. لە ساڵی 1994 لە شاری ئەدەنا دەست پێ دەکات بە تێکۆشان و لە ساڵی 1995 بەشداری ڕێزەکانی گەرلا دەبێت. زیلان ڕۆژی 30 حوزەیرانی ساڵی 1996 لە دژی هێرشەکانی سەر ناوەندی شاری دێرسیم چالاکیەکی گیانبازی لە ناو هێزێکی سەربازیدا ئەنجامدا کە سەرقاڵی بەڕێوەبردنی ڕێوڕسمێکی سەربازی بوون. لە ئەنجامی ئەو چالاکیەدا دەیان چەکداری دەوڵەتی تورک کوژران و بریندار بوو. ئەوەش یەکەمین چالاکی گیانبازی بوو کە گەریلاکانی پەکەکە لە ناوەندی شارەکاندا ئەنجامی بدات. هەڤاڵسیلان بەر لە چالاکیەکەی نامەیەکی بۆ گەلەکەی جێهێشت دەقی نامەکەی بۆ گەلی وڵاتپارێزی کوردستان و ڕای گشتی شۆڕش گرت. لە مێژووی هەر گەلێکدا ڕووداوی گرنگ و قۆناغی وەزەرخانی مێژووی وەها هەن کە چارەنووسی ئەم گەلەیان گۆڕیوە، وەکو شۆڕشی بورژاوی فەڕەنسی، شۆڕشی بەلشەفیکی ڕۆمی، دەرکەوتنی ئیسلام. ئەم شۆڕشانە هەر وەکو چۆن کاریگەری گەورەیان کردووەتە سەر مێژوو، ئەوهاش بە هەمان شێوە چارەنووسی مرۆڤایەتیان دەستنیشان و ئاڕاستەش کردووە. لە دیرۆکی گەلاندا زۆر ڕێبەر و سەرۆکایەتی دەرکەوتون لە مێژوودا جێدەستیان دیارە. نمونەی ئەوانەش ئەسکەندەری گەورە، لینین، حەزرەتی محەممەد. ئەم کەسایەتیانە هەروەکو چۆن لە باری کرداریە بووبوونە ڕێبەری گەلەکانیان لە هەمان کاتدا توانیان ببنە ڕێبەری مرۆڤایەتیش. لە مێژووی نزیکدا تێکشکاندن و کوچەڵکردنەوەی سەرهەڵدانی شێخ لە ساڵی 1925 و سەرهەڵدانی گێرسلیمی ساڵی 1938 نمونەی هەرە بەرچاون. گەلەکەمان نەک هەر وڵاتەکەی بەڵکو هەموو هەستی نەتەوەی زمان دڵ و مێشکی لێزەوت کراوە بێ هیچ شتێک ماوەتەوە و ئەو ڕاستێنان لەبارەشی پەسەند کردووە. داگیرکەرانی کوردستان سیاسەتی پەرتکە و زاڵبەیان لە کوردستاندا بەڕێوە بردووە. ئەم سیاسەتە قێزەونانەش هاوێتەی شەڕ تایبەتی کردووە و زۆر خراپ لە بەرامبەری گەلەکەمان بەڕێوان بردووە. کوشتنی سپی کە بریتیە لە توانەوەی نەتەوەی و پاکتاوکردنی گەلێک بەسەر کورددا سەرپاندویانە. بە درێژایی مێژووی کورد بەرخۆدان و خیانەت لەگەڵ یەکتردا ژیاون. خیانەتی ناوخۆیی بەبەردەوام بووەتە تارمایی و هەڵەیەکی ڕەش بەسەر بەرخۆدانەکانەوە و بە زۆریش ئەنجامگیر بوو لە تێکردن بەرخۆدان و سەرهەڵدانەکان.